سەلام عەلەیکوم هاوڕێیان. ئێمە کۆرسێکمان کردوێتەوە، کۆرسێکی زمانی تورکیە کە لەم کۆرسەدا لە ماوەی ئەم کۆرسایە ئێمە کتێبی لالە تورکچە دەرس کتابە بێرێنجی. ئەم کتێبە کۆمەڵێک بەشی هەیە، 1 2 3 4 5 هەتا دوایی. بەڵام بۆ فێربوون و بۆ قسەکردن تەنها پێویستت بە 1 و 2 هەیە و لە ماوەی ئەم کۆرسایە ئینشاءڵڵا بەئیزنی خوای گەورە ئێمە هەردوو کتێبەکە شەرحەکەین هەتا کۆتایی وازی لێ نایەنین و لە دوای ئەوەشەوە پلانی تایبەتی کەمان هەیە بۆ بەردەوامبوون و خەریکبوون لەگەڵ زمانی تورکیە. پرسیارمان لێ یەکەن بۆچی فێری زمانی تورکی بین. زمانی تورکی کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە و زەرورەتی خۆشی هەیە. ئەوانی کە فێری تورکیا بن ئەگەری ئیشکردنیان زۆر بەرزە بێتەوە، ئەکیورسی ئیش وەرگرتنیان زۆر زیاد بێت و بیانوێ سەفەرکەن ئەتوان ببن بە ڕێبەری ئەو گروپە گەشتیارانەی کە ئەڕۆن بۆ تورکیا لە بەرەوی زمانەکان نەزانن نەک لە بەرەوی شارەزان، چونکە سەرەتا کە ئەڕۆیت و شارەزاییەکت ناوێت بەڵام زمانەکەیان بزانی بتوانین لیان تێبگەی. گرنگی فێربوونی زمان چییە؟ گرنگی فێربوونی زمان دوو شتی گەورە بۆ مێشک زیاکە. یەکەمیان تەرکی زیاکە، کۆنسەنتریشن زیاکات، دووەمیشیان مێمۆری زیاکات کەواتە شت وەبیرە هێنانەوە و زۆر زیاترە بێت لەگەڵ فێربوونی هەر زمانێکدا بێجگە لە زمانی دایکت. و لە ماوەی ئەم کۆرسەیە من ئامۆژگاریتانەکەم کە کاتێکی سەری ڤیدۆکانی ئێماکەن بە سەماع گوێ لێگرن، بە سەماع لەبەری تەرکیزە زیاترە بێت و لەگەڵ نووسینی دەستی منە هەمان نووسین و هەمان ڕێتم بەکاربێنە و شت بنووسن بۆی دەستان بە زمانی نووسینی زمانی تورکی ڕابێت. و زمانی تورکی بێجگە لە کۆمەڵە فیعلەکانی ئەو کە بەکارێت لە کەلیمەکانی ڕۆژانە کە بەکارێت زۆر نزیکە لە زمانی عەرەبی و فارسیەوە و زۆربەی زۆری لەبەرەوەی زمانی عەرەبی زمانێکی بەربڵاوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، لە زمانی کوردی شیرینی خۆشمانە زۆر بەکارێت، بۆیە زۆر بە ئاسانیت وان کەلیمەکان لەبەرکەن. تەنها کۆمەڵێک ڤێرب نەبێت، کۆمەڵێک فعل نەبێت کە بەکارێت بە درێژایی زمانی تورکی و زۆریش بەکارێت، تەنها ئەوانە جیاوازن، ئەوانە تایبەتن بە زمانی تورکی. زمانی تورکی 80 ملیۆن کەس لە تورکیا قسەی پێکات، 20 ملیۆن کەس لە ناو ئەڵمانیا، لە قوبروس، لە ئەرمینیا، لە کۆمەڵی شوێنی کەش هەر قسەی پێکرێت، لە ئازەربایجان. بۆیە من ئامۆژگاریتانەکەم کە زۆر بەجددی لەگەڵ دەرسەکانی ئێمە بڕۆن و گەرانتیشتانەکەم کە فێرە بن. فێربوونی زمانی تورکی فێربوونی قورس نییە، تەنها هەموو زمانەیە متابعەی خۆیەوێت. ئەم کۆرسە هەتاکو هەردوو کتێبەکە تەواو نەکەین واز نایەنین بەئیزنی خوای گەورە ئینشاءڵڵا هەردووکی تەواوکەین. ئێستا بینە سەر زمانی تورکی. ئەم کتێبەمان پێکاتووە لە 12 یۆنت لالە تورکچە دەرس کتابە یعنی کتێبی دەرس خوێندن. لە تورکیا بە یەکەڵەن چی پێڵەن؟ بیری ئاومان هەیە لە کوردیا بیری ئاو، بەڵام لە تورکیا بیر یعنی یەک. دەرس هەروەکو وتمان کەلیمەکان زۆر لە عەرەبی و نزیکە، دەرس هەر لە تورکی لە عەرەبی هەر دەرسی پێڵن، کتاب هەر کەلیمەیەکی عەرەبیە کتاب، دەرس کتابە یعنی کتێبی دەرس. و لە لالەی یەکە ئێمە چاڵشما کتابیمان هەیە، چاڵشما کتابە دەرسی کتێبی ڕاهێنانە و دیل بگیسی کتابە ئەمە کتێبی گرامەر و ڕێزمانەوانیە. ئێمە هەرسێ کتێبەکە پێکەوە خوێنین. چاڵشما کتابە کە کتێبی ڕاهێنانە تایبەتە بە ئێوە، کتێبی چاڵشمان کتابی تایبەتە بە ئێوە، کتێبی دیل بگیسی کە کتێبی ڕێزمانە لەگەڵ کتێبی دەرس کتابە کە کتێبی خوێندن و خوێندنەوە بەکارهێنانی هەردوو کتێبەکەیکەیە تایبەتە بە ئێمە بۆتان شەرحەکەین. بەڵام چاڵشما کتابە لەسەر ئێوەیە، وەکو هۆمۆرکێک ڕۆژانە وەکو ئەرکی ماڵەوە ئەتانێنێ. بابینە سەر زمانی تورکی. ئەم کتێبە وەکووتمان پێکاتووە لە 12 یۆنت پاشە وە سەرەتای ئەم کتێبە کۆمەڵی کەلیمەی تایە
ئەمانە جارێ پێویست ناکات لە بەریکەن وردە وردە بە درێژایی ئەم یونتانەکە ئەڕۆین هەموو کەلیمەکان لە بەرەکەی کۆمەڵی کەلیمەی زیایی کەشی تایە خۆمان ڕۆژانە وردە وردەدایانین یعنی جارێ لە سەرەتاوە تا تاوە تێکەڵاوی زمانەکە بی پێویست ناکە زەقت لە سەرخۆ دروستکەیت بەڵێ باشە یعنی وردە 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 کەس لە خۆیەوە گەورە نابێت وردە وردە تەنها سەرەتا ئەوانەی پێتان ئەڵێن بەس ئەوانە لەبەرکەن وردە وردە بەستە ناو زمانەکەەوە ئێمە ئەم بابینە سەر هەموو وشەیەک لە هەموو زمانێکە کە دەست پێکە بە پیت دەست پێکە لە تورکیا بە پیت تەڵەنشی پێڵەن حرف عەرەبیە ئێمە لە تورکیا هەموو زمانی تورکی بە لێوە لە زمانی تورکیا ئێمە قوڕێک بەکار نایێنین ئەگەر زۆر سەرر نەبێ قوڕێک بەکار نایێنین ئێمە حەز دەکەین کەلیمەکان بە سەریعی و بە خێرایی و بە ئاسانی دەری بڕین حرف یعنی چی؟ یعنی پیت کۆمەڵێ پیتەکان زۆربەی وەکو ئینگلیزیە کۆمەڵێکی تایە کۆمەڵێکی تیانە بەڵام ئێمە هەمووی خوێنینەوە یەکەم پیتمان ئا وەکو ئینگلیزیەکە مەیخوێنەوە کاتان لێکە مەڵێن ئەی بڵێ ئا پیتی دووەممان بێ پیتی سێمان جێ لە هەموو کەلیمەیەکی تورکیا پیتی سی کە لە تورکیا بە جێ خوێنرێتەوە هەر بە پیتی ج تەلەفۆز دەکرێت ج حرفی ج چوقڵەیەکی لە ژێرەوە پێوە ئەبێ بە چێ کەواتە ئا بێ جێ چێ دوایەوە بێ بە چی ئەبێ بە دێ دوایەوە ئێ دوایەوە فێ دوایەوە گێ دوایەوە کەلیمەی یومشەکێ ئەمە حرفێکی تازەیە لە هیچ زمانێکی کە لە ئینگلیزی و لە کوردیان نییە بەڵام لە تورکیا هەیە یومشەکێ بە یومشەکێ ناوەبرێت بەڵام خۆشبەختانە هیچ کەلیمەیەکی تورکیمان نییە بە یومشەکێ دەست پێکات بەوەی هیچ کەلیمێ دەست پێ ناکات تەنها لە نووسی نابەکارێت لە ناوەڕاستەیان لە کۆتاییە بەڵام لە هیچ کەلیمێکی تورکیا تەلەفۆز ناکرێت تەنها بە سەوتی بەوە دەرەبڕێت دوایەوە یینە سەر هێ دوایەوە ئەم حرفەش تازەیە حرفی دوایەوەمان وریابن لەگەڵ ئایا لەتان تێک نەچێ ئی باشە پیتی دوایەوەی چییە ئەوەیە کە نوکتەکەی لەسرە ئی بەڵام ئەوەی سەرەوەیان کە نوکتەکەی بەسەرەوە نییە وە لە هەموو کەلیمەیەکی تورکیا تەلەفۆز دەکرێت دوایەوە ژێ وە لە هەموو کاتێکا بە ژێ خوێنێتەوە وریابن دوایەوە کێ دوایەوە لێ دوایەوە مێ دوایەوە نێ دوایەوە ئۆ پیتی دوای ئەمە سێریکە ئەم دوانە ئەمەی کە دوو نوکتەکەی لەسرە هەتا فێرە بن ئەیەوێت تا دەمە پێڕایەت بەڵام ئەوانەی تەجویدی قورئان نەزانن ئەوانە جوانتر بۆیانێت و زووتر فێرە بن بەڵام ئەوانەشی فێر نابن زۆر ئاسان و زۆر زوو ئەتوانن ئەم پیتە کۆنتترۆلکەن تەنها بە زۆر وتنەوەی ئۆ لەگەڵ باشە دوایەوە پێ دوایەوە ڕێ دوایەوە سێ هەر حرفی سێ بێنە چوقڵێکە بە ژێرەوە بێ بە شێ دوایەوە تێ دوایەوە ئو دوایەوە ئەمەی کە دوو نوکتەکەی لەسرە لەگەڵ ئۆ هەردووکیان لە قورگەوە دەربڕێن تەنها لە تورکیا ئەو دوانەمان هەیە لە قورگەوە دەربڕێن هەموو پیتەکانی کە گەردیقەت تا نابێت لەسەر لێوە سێگە ئومانەیە و کامە لە پێشەوەی دەما دەرەبڕێت و بەڵام دوایەوە 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 یێ
دوایەوە زێ ئەمە هەموو تورکی بیتەکانی تورکیە. ئەوەی کە جیاواز بێت چییە؟ یومشەکێ ئەوەی جیە و نوکتەیەکی لەسەرە، شێ ئەگەر دیقەت بن ئێمە لە تورکیا حرفی ئێکسمان نییە، ئێکسی ئینگلیزیمان نییە. ئەوەی کەش کە جیاواز بە بیرم چوو چێ باشە؟ ئەمە هەموو پیتەکانی تورکیە. ئەتوانن لەسەر پیتە تازەکان ئێوە بینووسنەوە بۆی ئیسفادەی دەکەن. ئەم کەلیمانی کە لە سەرەتای وتم جارێ پێویست ناکات بیزانن، ئەگەر بیژی زانن باشتر، بەڵام جارێ پێویست ناکات لۆت لەسەر خۆ دروستکەی، چونکە وردە خۆ هەم بە هەمی ڕایت. ئەمانە هەموو کەلیمە سەرەتا تازەکانن. دوایەوە یەینە سەر یونتی یەکەمان، بیرنجی یونیتێ. بیر یعنی یەک. Bu ünite neler öğreneceksiniz? Bu ünitede neler öğreneceksiniz? Lem yöntaneye çi fiyere bit. Selamlaşma. Akad diqqat ben selam. Kelimeyi Arabiye وەرگیراوە لە سەلامەوەتەوە کاتە سەلامکردن. تانشما یعنی یەکتر ناسین. تانشترما یعنی یەکێک بە یەکێکت بناسێنێ. ئەلفابێ یعنی ئەلفوبێ. ünlü şahıs zemirləri ئێلێک ئێکلەری. ئەمانە دوای خوێنین باشە؟ ئەمە بابەتی ڕێزمانین، جارێ پێویست ناکات. بەچی دەست پێکەین؟ بە سەلاملاشما لەگەڵ تانشما کەواتە سەلامکردن لەگەڵ یەکتر ناسین. بۆ ئەوەی زووتر خۆشەویستتان بۆ زمانی تورکی پێیابێت، وەکو ئەوانەی کە یەنەیرەوە تەمانەن خۆیان حەزیانەکەن فێری زمانی تورکی بن، بەڵام هەوڵ بن ئەوانەی فێرە بن خۆتان بیڵێنەوە لە ماڵەوە، لە بەبەردە ماڵەوە بێت، لە بەرە ماوێنەکەتا بێ، لە ژووری نووسنەکەتا بێ، لە هۆڵەکەیا بێ، لە هەر شوێنێکا بێ، هەوڵ بن بیڵێنەوە. یاسای ئەم کتێبە چۆنە؟ یاسای ئەم کتێبە هەموو ئونیتەیە کە دەست پێکە کۆمەڵی کەلیمە لەم سەرەوە نووسراوە کە عادەتەن لە هەردوو لاپەڕەکە هەیە، لە لاپەڕێم دیویشایە، وە کۆمەڵی ڕەسم لە ژێرەوە دراوە، ئەبێ ئەو نووسینانە بێنیتە سەر ڕەسمەکان باشە؟ بەڵام ئێمە لەبەرەوەی بە PDF شەرحەکەین، کەلیمەکان لەوێ هەر هەمووی دانە بەدانە تەرجوماکەین، دانە بەدانە لێکێنەوە و هەوڵین کەمترین شت بخوێنین بۆ ئەوەی لێدان تێک nەچێت. یەکەم دانە. Aşağıdaki kelimeleri dinleyiniz ve tekrar ediniz. Aşağıdaki kelimeleri dinleyiniz ve tekrar ediniz. Em kelimani خوارەوە بخوێنەرەوە، عفو گوێ لێگرە و دووبارەی کەرەوە. ئێستا لەگەڵ منە بیڵێنەوە و دووبارەی کەنەوە و سێریکەن من چۆنێ خوێنمەوە. یەکەم دانەمان hoşça kal. دووەم دانەمان İyi günler. Hoşça kal yani چی؟ yani خوات لەگەڵ. بەڵام ئەمانە هەمووی جوابدانەوەی هەیە. ئێستا جارێ بەس کەلیمەکان تەرجومەکەین، دوایەوە فێردانەکەم چۆن بەکاری بێنن. hoşça kal yani خوات لەگەڵ. İyi günler yani ڕۆژێکی خۆش. güle ئەمەش یعنی خوات لەگەڵ، بەڵام چۆن بەکاری ئێستا تێدانەکەێنن. İyi akşamlar yani ئێوارەت باش. İyi günler yani ڕۆژت باش یان ڕۆژێکی خۆش یان ڕۆژت باش. İyi akşamlar yani ئێوارەت باش. Günaydın. سێرێ و ئووەکە چۆنێ خوێنمەوە. Günaydın yani بەیانیت باش. Hoş bulduk.
هۆش بولدوک. ئەمە لە جوابی چیە؟ لە جوابی بە یەکێک بڵێ بەخێر بیت. لە کوردیان متابقی ئەمەمان نییە. کورد دەڵێ خۆ بەخێر بیت یان زۆر سپاس، بەڵام هۆش بولدوک یعنی پێم خۆشە کە تۆم دۆزیەوە، یعنی پێم خۆشە کە تۆ ئەبینم ئەم دەقێ لە بەرچاومە. بەڵام لە کوردیە ئێمە من بەکار نانین یەکێ پێ وڵێ بەخێر بیت یان ئەڵێ زۆر سپاس یان ئەڵێ خۆ بەخێر بیت. حوتم دانەمان مەرحەبا. مەرحەبا مەرحەبا عەرەبیە، وتمان لە تورکیا شت ناسکەکەینەوە ئەڵێ مەرحەبا. هەشتم دانە iyi geceler. İyi geceler. Yani şov baş. Noyam dana hoş geldiniz. Hoş geldiniz. Bakher beyt. Hoş geldiniz. Başa? Tenha no kelime maneye. Am no kelimeye ba kelime naxoşa balam esa لەناو دیالۆگای خوێنین زۆر ئاسان بۆتان لەبەرەکرێت. ئێمە ئۆرنێک لەمەمانەیە. ئۆرنێک لەمە دایمە بۆچی بەکارێ؟ دایمە بۆ حیوار بەکارێ. Karşılaşmalarda. Karşılaşmalarda یعنی لە بێگەیشتنەکانە کە کاتی تۆ بە برادێک تەگەی لە زانکۆ، لە قوتابخانە، لە ماڵەوە، لە بەردەم ماڵەوە، لە کۆڵان، لە هەر شوێنێ بە برادێک تەگەی ئەڵێ چی؟ ئەگەر بەیانی بێت ئەڵێ günaydın. günaydın یعنی بەیانیت باش. ئەی جوابی بەیانی باش چییە؟ ئەویش پێت ئەڵێ چی؟ günaydın. کەواتە جوابی بەیانی باش هەر بە بەیانی باشە. günaydın ئەویش ئەڵێ چی؟ günaydın. باشە بۆ نە زۆر لێو نزیکە پێویست ناکات زۆر بەجددی قسەی لەگەڵاکەی ئەم بەیانی باشەی ناوێ پێ ئەڵێ چی؟ ئەڵێ سڵاو. مەرەبا مەرەبا مەرحەبا مەرەبا ئەویش ئەڵێ چی؟ ئەو لە چیا جواب دێتەوە؟ سێری بیکەن ئەڵێ چی؟ مەرەبا ئەویش پێت ئەڵێتەوە سڵاو. دوایەوە ئەچی بۆ ماڵی برادەرێکە یان ئەچی بۆ ماڵ خزمێکە کە دەرگاکە و لێکاتەوە پێت ئەڵێ چی؟ ئەڵێ هۆش geldiniz. هۆش geldiniz. هۆش geldiniz. بەخێر بیت. ئەی تۆ پێ ئەڵێ چی؟ ئەڵێ هۆش بولدوک. هۆش بولدوک. کەواتە تۆ چی بۆ ماڵی برادەرەکە و یەکەم قساڵی چی؟ ئەڵێ هۆش برادەرەکە و یەکەم قسە پێت ئەڵێ چی کە تۆ بینێ؟ ئەڵێ هۆش geldiniz. ئەڵێ بەخێر بێی. ئەی تۆ چی جوابەی تۆ کاچی دەژوورەوە؟ ئەڵێ هۆش بولدوک. باشە؟ ئەڵێ خۆشحاڵ بووم کە تۆم بینیان، خۆشحاڵ بووم کە تۆم دۆزیەوە، بەڵام بینینەکە باشترە. ئەگەر یەکێکی ئیسلامی بێ ڕوو لەخوا بێت ئەڵێ چی؟ ئەڵێ سەلامون عەلەیکوم. سەلامون عەلەیکوم. کورد دەڵێ سەلام عەلەیکوم. ئەها تۆزێ ئێمە شت بە قوڕگەڵێن، بەڵام تورک ناسکیە کاتۆڵە چی؟ سەلامون عەلەیکوم. سەلامون عەلەیکوم. ئەی لە جوابە پێ دەڵێ چی؟ عەلەیکوم سەلام. لەبەرەوەی تورک موسڵمانی زۆر تایە بۆیە سەلامکردن بە سەلامون عەلەیکوم زۆر لە مەرحەبا باشترە، چونکە مەرحەبا عادەتەن موساقەفەکان بەکارهێن. سەلامون عەلەیکوم. عەلەیکوم سەلام. ئەمە لە بەیەگەشتنەکانە. ئەی ئێمە بەیەگەشتنمان نەبێت چیشمانەیە؟ جوداییشمانەیە. کەواتە با بچینە سەر خواحافیزیکردن. ئایرڵرکەن یعنی کە لە یەکجیابووین. ئایرڵماک یعنی لە یەکجیابوونەوە. هۆشچە کاڵ من پێ دەڵێم چی؟ ئەڵێم خوا لەگەڵ. ئەڵێ گولە گولە. ئەویش پێ دەڵێ خوا لەگەڵ. هۆشچە کاڵ یعنی خوا لەگەڵ، گولە گولە یعنی خوات لەگەڵ. هۆشچە کاڵ گولە گولە. هۆشچە کاڵ گولە گولە. کەواتە سڵاوەکەمان چی بوو؟ مەرحەبا. ئەی خواحافیزیەکەمان هۆشچە کاڵ. ئەو لە جوابی مەرحەبای پێت دەڵێ چی؟ مەرحەبا. ئەی خواحافیزیەکەمان گولە گولە. دوایەوە چیمانەیە؟ شتێکی کەشمانەیە. بۆ نمونە ئێمە هەموو جارێ ناڵێن خواحافیز، بۆ مناڵێ ئەدبینمەوە بەنیازی دیدار، وایە کۆمەڵە شتێکەمانەیە. لە تورکیا زۆر زۆر بەکارێ. görüşmek üzere. görüşmek üzere. بەنیازی دیدار. görüşmek üzere. یان یەکترە بینینەوە، ئەدبینمەوە. ئەڵێ چی؟ görüşürüz. ئەمە تۆزێ سەرەتا بۆتان نایەت، بەڵام زۆر ئاساییە. görüşmek üzere. görüşmek üzere. یعنی بەنیازی دیدار یان ئەدبینمەوە. تۆ پێڵێ چی؟ görüşürüz. görüşürüz. یعنی یەکترە بینینەوە.
باشە پابڕۆنە سەر دیالۆگ. تاوان هەموو کاتێکە تۆ یەکێکە ناسی پێویستە کاتۆ ناوی خۆتی پێ بڵێ وایە ئەم حیوارە لە هەموو زمانێکە زۆر گرنگە بۆیە زۆر جوان بیزانن زۆر جوان بەکاری بێنن. مێرابە ئاشاداکی دیالۆیی ئۆکویونوس ئەم دیالۆگەی خوارەوە بخوێندنەوە. مێرابە سێری ڕسمەکەکەن دوو کوڕبەیە گەشتون دیارە سەرەتایانە بەیەکەگەن چۆن بە یەکتری ئەڵێن سڵاو من ناوم ئەوەیە تۆ ناوت چییە یان من ناوم ئەوەیە منیش ناوم ئەوەیە خۆشحاڵ بوومە پێناسینە منیش ئەڵێ خۆشحاڵ بوومە پێناسینە. چۆن ئەمە بەکارێنین لە تورکیا زۆر جوان گوێگرن. یەکەم دانەمان عەفوو یەکەم دانە با بڵێن ئەم قرسوورەیە ئەڵێ مەرهەبە بێنیم ئادم ئۆسمان من ناوم سڵاو مێرهەبە سڵاو بێنیم ئادم بڵا بە ناوی خۆتان پڕیکەنەوە تکایە ئێستا ئەمە لە دوێمنەوە بێڵە مێرهەبە بێنیم ئادم بۆ نمونە ناوی خۆتان بڵێن بێنیم ئادم ئۆسمان من ناوم عوسمانە. ئەی ئەم کوڕی کە ئاڵێ چێمەی چاکەتە ڕساسەکەی لەبەرایە ئەڵە چی مێرهەبە بێنیم ئادم ئێمرێ ناوێکی تورکیە زۆر بەکارێت بێنیم ئادم ئێمرێ کەواتە بێنیم ئادم ئێستا ئێوە تێگەشتن بێنیم ئادم یعنی ناوم چییە ناوی خۆتان بڵێن ئێستا بێنیم ئادم بۆ منە ئێمرێ بێنیم ئادم ئۆسمان بێنیم ئادم ناوێکی کچ ئیتر عەلاکولین بێنیم ئادم ئێستا ناوی خۆ بڵێ باشە ئەگەر بڵێ خۆشحاڵ بوو مەمنون ئۆڵدو مەمنونی خۆمانەیە مەمنون ها ئەڵێ مەمنون بوو تورکەڵە چی مەمنون ئۆڵدو وریای حرفی ئی بن ئی بۆچی وریای حرفی ئی بن لەبەرەوەی حرفی ئی هەموو جارێک بە ئێ خوێنێتەوە ئێ مەمنون ها مەمنون ئۆڵدو مەمنون بوو یان خۆشحاڵ بوو. بەندێ مەمنون ئۆڵدو تکاتان لە یەکەمەگە تۆ برادێکە هەیە لەگەڵ تۆ فێری تورکیە بێت یان ئەگەر کەس نەبوو لە ئاوێنەیە ئەم حیوارە دووبارەکەنەوە ئاوێنەکە کە بە یەکێکیکە خۆشەکە بە یەکێکە بۆ ئاوێنەکە بڵێ مەرهەبە بێنیم ئادم ئۆسمان ناوم عوسمانە لە ئاوێنەکە و جوابی خۆبەرە بڵێ مەرهەبە بێنیم ئادم ئەمرێ بە چۆ توای ناوی خۆ بڵێ بۆەوەی زیاتر ئیلگینج بێ یعنی ئینتەرەستی بێ یعنی حەزی لێ بێت. مەمنون ئۆڵدو خۆشحاڵ بوو بەندێ مەمنون ئۆڵدو منیش خۆشحاڵ بوو. ئەم دیالۆگە و ئاخیر دیالۆگی ئێمە بۆ ئەمڕۆ ئاشاداکی دیالۆیی ئۆکویونوس ئەم دیالۆگەی خوارەوە بخوێننەوە بێنیم ئادم ئۆسمان ئێستا ئێوازانن ئێستا هەستێکی خۆشێکە کات ئێمە دێڕا تورکیا خوێندەوە تۆ فێر بوویت بێنیم ئادم ئۆسمان یعنی من ناوم عوسمانە. ئەی مەرەبە بێنیم ئادم ئۆسمان سێنین ئادن نێ سێریکەن ئەگەر دیقەتی ئەمە بن ڕستەیەکی تازە زیای کرد ڕستەکەی تازەکەمان چییە مێرەبە بێنیم ئادم ئۆسمان ئەمە لە دیالۆگی پێشووشە هەبوو سڵاو من ناوم عوسمانە وایە سێنین ئادن نێ تۆ ناوت چییە سێنین ئادن نێ تۆ ناوت چییە کەواتە من ناوی خۆمەڵێم اینجا پرسیار لە تۆگەم یەکسەر خۆشم قساکەمەوە بۆ مناڵی چی بێنیم ئادم ئۆسمان سێنین ئادن نێ تۆ ناوت چییە ئەویش لە جواب ئاڵێکی چی بێنیم ئادم سێردار من ناوم سەردارە مەمنون ئۆڵدوم دوایەوە چی ئەڵێم مەمنون ئۆڵدوم
Ben de memnun oldum. منیش مەمنون بوو. منیش خۆشحاڵ بوو. ئێستا لێرە دوو شتی زۆر بچووکتان فێرەکەم. وەکو سەرەتایەکی زۆر باشە بێ بۆ ئێوە ئینشاءالله. بێنیم یعنی هی من شتێک ڕەبتی هەبێ بە منەوە، شتێک من خاوەندارێتی کەم. تۆ هەموو کەس خاوەندارێتی ناوی خۆیە کاتوانە ناوی خۆی پێشانێت، کەواتە بێنیم یعنی ناوی من. ئەگەر بڵێم من ناوی من بێنیم ئادم، بێنیم ئادم. من ناوم ناوی خۆتان لێرا بنووسن. باشە ئێستا لەگەڵ دەستی منە. سێنین ئادن. ئەگەر دیقەتی بەن ئێستا چی گۆڕاوە؟ ئەمە قەڵەمەکەمەدامەوە بگۆڕم. بێنیم ئادم سێنین ئادن، کەواتە لەگەڵ گۆڕانی جێناوەکانە ئیشارەتی دوای ناوەکەشە گۆڕێت. وایە؟ ئەمە لە دەرسی داهاتووە ئینشاءالله بۆ گرامەر بۆتان باسەکەم. باشە؟ ئێستا لێرە یەک کەلیمەی تازە فێر بووین. نێ لە تورکیە یعنی چی؟ یعنی چی؟ مطابق ئینگلیزیەکەی وات. نێ یعنی چی؟ باشە؟ ئەمە زۆر زەرورە بیزانن. بێنیم ئادم یعنی ناوی من. سێنین ئادن نێ. تۆ ناوت چییە؟ سێنین ئادن لێرە یەک نەی بۆ زیاکە یەکسەرەوەی بە پرسیار. باشە؟ تورکی چەند ئاسانە؟ بە یەک نەکردمەوە پرسیار. ئەوە ڕستەیە یەک نێ لێرە دانێ ئەوێ بە پرسیار. سێنین ئادن نێ لێرە بنووسە سێنین ئادن نێ لێرە جوابی خۆ بەرەوە بنووسە بێنیم. هەست دەکەم سوورەکە بە چاوتان خراپە بە بیگۆڕم بەشین. بێنیم ئادم لێرە ناوی خۆت بنووسە و اینجا دوایەوە بە خۆت ئەڵێ چیڵێ مەمنون ئۆڵدو. مەمنون ئۆڵدو یعنی چی؟ یعنی خۆشحاڵ بوو. ئەی جوابی خۆشحاڵ بووم چییە؟ بەندە منیش. بەندە یعنی چی؟ یعنی منیش. بەندە مەمنون ئۆڵدو. منیش خۆشحاڵ بوو. باشە؟ ئەمە بۆ دەرسی ئەمڕۆمان و ئەسەلامو عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.